بە پێی پرۆژەی چوار حزبەکەی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی هەرێم دەبێت ڕۆژانە داهاتی 300,000 بەرمیل نەوتی کەرکووک ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. لە بەرامبەردا بەغداد پابەند دەبێت بە ناردنی بودجەی هەرێمی کوردستان. بەرپرسان و لایەنە سیاسیەکانی کەرکووک بۆ چوونی جیاوازیان هەیە لە بارەی ئەو پرسەوە. پەرلەمانتارێکی پارتی دەڵێت پێشتر ڕێکەوتن کراوە حکوومەتی هەرێم پابەند بووە بە ناردنی داهاتی نەوت بۆ کۆمپانیای سۆمۆ، بەڵام حکوومەتی عێراق ڕێکەوتنەکەی شکاندووە. سەبارەت بە نەوتی کەرکووکیش ئەمیرە زەنگەنە دەڵێت یەکێتی ناتوانێت سەودا بە نەوتی شارەکەەوە بکات، چونکە نەوتی کەرکووک تەنها مڵکی ئەو حزبە نییە. وایە پێش ئەوەی بوجە دەنگی لەسەر بدرێت دەبوایە پێش هەموو شتێک سەرۆک وەزیرانی حکوومەتی بەغدا دانیشتنێکی بکردایە لەگەڵ سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێی هەرێمی کوردستانی وەربگردایە لەبەر ئەوە بیوتایە ئێمە چەند ساڵە نەوتی ئێوە وەرئەگرینوکەوە مستحقاتێکی زۆری ئێوەش لە لای ئێمەیە و ڕەغم ئەوەیشکەوە ئێوە نەوتان ناردووە بەڵام ئێمە حسەی ئێوەمان هەتاوەکو ئێساکە نەناردووە. ئایا ئێوە بەرنامەتان چییە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە موازنەیە ئەو بەرنامە و ئەو مقتەرەحاتانی ئێوەش دابڕێژین، بەڵام بەداخەوە ئەم ئیشە لەلایەن بەغداوە نەکرا. بەس یەکێتی بەرپرسی یەکەمە نەخێر نەوتی کەرکووک نەوتی هەموو دانیشتوانی شاری کەرکووکە بە کوردیەوە بە عەرەبیەوە بە تورکمانیەوە بە هەموو حزبەکانەوە بە هەموو قەومەتەکانەوە، یعنی استحقاقی هەموویەتی ئەبێ ئیتیفاقێکی تەنسیقێک لە بینی هەموویانە هەبێ لەبەرەوە حسەی هەموویەتی مستحقاتی دانیشتوانی شاری کەرکووکە. تاکو ئێستا ناکۆچەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق سەبارەت بە نەوتی هەرێم و کەرکووک بەردەوامە و ڕێکەوتنی نێوانیشیان لەبارەی ڕادەستکردنی داهاتی نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمۆ و ناردنی پشکی هەرێم لە بودجەی گشتی عێراق نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. هاوکات پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی ڕای دەگەێنێت پرۆژەی چوارلایەنەکەی هەرێم کە ئێستا لە بودجەی عێراق جێگای کراوەتەوە حکوومەتی هەرێم و ناوەند ڕووبەڕووی پابەندبوونی یاسایی دەکاتەوە. ئەم هۆکارە شەوای کردووە حکوومەتی هەرێم هەر لە سەرەتاوە ڕەتی کردەوە پابەند بێت بە ڕێکەوتنەکەوە. دیارە التزامێکی قانونی بۆ حکوومەتی هەرێم دروست بووە و ملزەمە جێبەجێک بکرێت. ئەگەر جێبەجێ نەکرد هەموو تاکێکی ئەم وڵاتە بۆی هەیە شکاتی لێ بکات، فراکسیۆنەکان بۆیان هەیە شکاتی لێ بکەن، خەڵک بۆی هەیە شکاتی لێکات، بەڵام جێبەجێکردنەکەی بەڕای من ئەکەوێتە ئەستۆی حزبە بەشداربووەکانی حکوومەتی هەرێم. لەبەر ئەوە ئەمە بووە قانون چۆن ئەمان کە خەمخۆری دابینکردنی موچەی کارمەندانی خەڵکن ئەبێ لە ناو حکوومەتی هەرێمە ببنە فشار بۆ ئەوەی حکوومەتی هەرێم ئەو یاسایە جێبەجێ بکات. ماوەی زیاتر لە 2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە نەوتی کەرکووک ڕەوانەی بەندەری جیهانی تورکی دەکات، بەڵام بەهۆی ڕادەستنەکردنی داهاتی ئەو نەوتە بە کۆمپانیای سۆمۆ حکوومەتی بەغداد ئامادە نییە بودجەی هەرێم بنێرێت و بەو هۆیەشەوە کوردستان ڕوبەڕووی گەورەترین قەیرانی دارایی بووەتەوە و چینی موچەخۆر و هەژارانیش زەرمەندی یەکەم و کۆتاین لە قەیرانەکاندا. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.